یاری زیاتر پەیامنێرمان ژاڵە محەممەد ڕاستەوخۆ لەگەڵمانە. ژاڵە لە ئێستادا مامۆستایان کە مانیان گرتووە لەکوێ کۆبوونەتەوە و مامۆستایان سەر بە چ شوێنێکن کە ئەمڕۆ مانگرتنیان ڕاگەیاندووە. بەڵێ سارە سلااو بۆ تۆ بینەرانیە نارتیژ لە ئێساوەگەی بین ئێمە لە شەقامی سالمین چەند مەترێک دوورین لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕۆژئاوای شاری سلێمانیەوە. لەوێ مامۆستایان کۆمەڵێک لە مامۆستایان لە ئێستادا گرتبوونەوەی ناڕزایی خۆیان ئەنجامەدەن و بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردوە. وەک پێشتریش لە ڕاگەیەندراوە کە ڕایان گەیاندبوو کە بڕیاریانیاوە ڕۆژانی شەممە لە سەعات 9 بۆ 11ەوە ئەوان لە بەردەم پەروەبەرایەتی پەروەردەی ڕۆژئاوا کۆبوونەوە و سەبارەت بە ناڕزایی دەربڕین دەربارەی دواکەوتنی موچەکانیان. ژاڵە ئەو مامۆستایانە سەر جەم قۆناغەکانی خوێندنن کە مانگرتنیان ئەمڕۆ بەردەوامن لە مانگرتن. بەڵێ سارە ئێمە لەوێ بینیمان کۆمەڵی مامۆساوە هەروە پرسیاریشمان کرد کە مامۆسای بنەڕەتی و ئامادەی و هەروەها خوێندنی سەرەتاییشیان تایە لە ئێستاە هەرچەندە گرتبوونەوەکە و ڕۆژانی کە قەرەباڵغیەکی زۆری پێوە دیار نییە، بەڵام ئاماژەیان بەوە کرد کە لەبەرەوەی ئێستا دەستیان بە گرتبوونەوەکە کرەوە زیاتر بۆ 400 بۆ 500 مامۆستا بێ کە لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوا کۆبوونەتەوە. هەرچەندە هێزە چالاکیە مەدەنیەکان و ئیشی لێ ئەوێ، بەڵام دیسان ڕێگریان کرد لە ڕووماڵکردنی ئێمە بۆ ئێستا ئێمە ناچار بووین دوور لە گرتبوونەوە بە گرتبوونەوەی مامۆستایان دوور لە ئەوان چەند مەترێ دوور لە ئەوان ڕاستەوخۆی خۆمان بکەین و ڕایبگەینین کە لە ئێستا بەردەوامن ئەوان لە بایکۆتکردنی دەوام و هۆڵەکانی خوێندن. چەند مامۆستایەکیش پێیان ڕاگەیاندین سارا کە کۆمەڵی ئیجراعات بەرامبەر ئەو مامۆستایانە گیراوەتە بەر کە لێرە لە ڕۆژانی پێشووترا بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردبوو و ئەو ئیجراعاتە بریتی بووە لە بڕینی موچەی چەند مامۆستایەکە پتر لە 10 مامۆستا ئەبێەوە. چەند مامۆستایەکیشیان دیسان ئێستا هەر لەوێ ئامادە بوون و ئاماژەیان بەوە کردبوو کە ترسێنراون بەوەی کە موچەکانیان دەبڕێت و ئیجراعاتی یاسایی بەرامبەریان ئەگیرێتە بەر لە ڕۆژانی ڕابداهاتووە. لە ئێستایا وەک ئاماژەم پێکرد بایکۆتکردنی دەوامی کۆمەڵێک مامۆستا بەردەوامە و ئێمە سەردانی چەند خوێندنگەیەکی شاری سلێمانیشمان کرد لەوێ دەوامی ئاسایی خوێندنگەکان بەردەوامی هەیە و مامۆستایان لە هۆڵەکانی خوێندنا خەریکی وانەوتنەوە بە مامۆستایانی. بەڵام ئەوەی کە جێ سەرنجە بەداخەوە چه هێزی چالاکی مەدەنی دیسان ڕێگریان کرد لە تیمی ڕۆژنامەوانی ئێمە و نیان هەژ ڕووماڵی ڕاستەوخۆی چالاکی مامۆستایان و بایکۆتکردنی مامۆستایان بکەین. لە ئێستا هەرچەندە تەنها هێزی چالاکی مەدەنی لەوێ ئامادەیە و هێزەکانی پۆلیس و ئاسایش لەوێنین، بەڵام هێزی چالاکی مەدەنی ڕێگریان کرد لە ئێمە. بەڵێ سارا ژاڵە کێ ئیجراعاتی کردووە لەگەڵ ئەو مامۆستایانە یاخۆت لەکوێوە سزا دراون؟ بەڵێ سارا بۆ پشڕاستکردنەوەی ئەو بابەتە کە وەکو دەنگۆیە بوو ئێمە پرسیارمان لە چەند مامۆستایە کرد کە خۆیان لەوێ ئامادە بوون. ئاماژەیان بەوە کرد کە پێیان ڕاگەیەندراوە کە لە ڕۆژانی داهاتووە ئیجراعاتی یاساییان بەرامبەر ئەگیرێتە بەر و تەنانەت ترسی ئەوەشیان بوو کە وەکو فەسڵکردنیان لەو بابەتە، بەڵام ئەوان ئاماژەیان بەوە کرد کە ئەوان بەردەوامە بن لە ناڕزایی دەربڕینی خۆیان لەبەرەوەی بە مافی ڕەوای خۆیان نەزانن کە بەم شێوازە مەدەنیانە بتوانن زمان حاڵی خۆیان واتە داوای ماف و ئیمتیازاتی خۆیان بکەن بە تایبەت دواکەوتنی موچەی ئەوان کە زیاتر لە 3 مانگ دواکەوت و لە ئێستاشدا بڕیاریان داوە کە ڕۆژانی شەممە ئەمان لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوا بە شێوازێکی مەدەنیانە ناڕزایەتیەکانی خۆیان دەرببڕن لە نیوەڕۆوە. بەڵێ ژاڵە محەممەد پەیامنێرمان لە سلێمانی ڕاستەوخۆ لەگەڵمان بووی. سوپاس بۆ زانیاریەکانت.